سێشەممە کۆ دەبنەوە ومێت دەکەین وەفدی دانوسانکاری ئێمە بە جانی نیشتیمانیانە بە جانی کوردانە بە جانی مەسئولیەتەوە و تەقدیری زروفی ناوخۆی هەرێمی کوردستان بکەن و تەقدیری زروفی ئیقلیمی و نێودەوڵەتیش بکەن. ئێمە لە فەراغێکدا دەژین، زەڕورە حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێ بۆ ئەوەی نەبێتە درزێک و کەلێنێک نەیارەکانی کورد لێمان بدەن. بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانی شوای دەبینین کە هەلە بکرێت لە تەشکیلی حکوومەتە و من هەر ئەوە لە پارتی دیموکراتی کوردستانش دەبینم ئەوانش دایانهەوێ پەلە بکرێ و کەواتە هەردوو لامان لە بەردەم مەسئولیەتێکی گرنگ داین. خاڵی هاوبەشمان زۆرە، پارێزگاری لە شکۆی هەرێمی کوردستان مەسئولیەتی هەردوو لامانە، ئەمن و ئیستیقرار مەسئولیەتی هەردوو لامانە و هەروەها وەزعی ئابووری ژیان و معیشەتی خەڵک مەسئولیەتی هەردوو لامانە. بۆیە دەبێ تەجاوزی هەندێک شتی لاوەچی بکەین و بڕۆینە پێشەوە. طبعاً کە لێک نیگەران دەبین ئەنواعی شت دروست دەبێت، شتی سلبی دروست دەبێت، سۆسیال میدیا دەیقۆزێتەوە، ئیعلام دەیقۆزێتەوە، شتی گچکە گەورە دەکرێت، بارودۆخ تێکەچی. من هیوادارم ئیعلامیش بەشێک بی لە چارەسەر.